ئەم زمانی قسەکردە دەکرێ ببێتە شومشێر بۆ بڕینی ملی نەیارەکان، خۆ دەشکرێ ببێتە هەوێن بۆ ماستاوکردن و ڕێکەوتنە ژێر بە ژێرەکان. پیاوە سیاسی عاقڵمەندەکان دەڵێن لە سیاسەتدا نەدۆستی هەمیشەیی هەیە، نەدوژمنی هەمیشەییژێ، بەڵام ئەوەی لە مابەینی یەکێتی و نەوەی نوێدا ڕوودەدا نە سیاسەتە نەدۆستایەتی. ئەوە کلاسیکۆیەک بوو بە تەسلیمبوون کۆتایی هات. خۆتان گوێیان لێ بگرن. یەکێتی هەیە 50 ساڵە لە ناو یەکێتیە خەباتەکە، ئێستا مناڵێک گێت لە بەرەوەی کوڕی بنەماڵەیە ئەوەی بە سەرۆکی حیزبەکە تەقەمان لێکراوە بە سەردەسی هێزەکانی یەکێتی لە سلێمانی. کاک شاسوار من بە هینیە بینم هیچ چاک ئەوانە قسەی خۆیان بود بۆمان دانانەوە. با کەمێک یادەوەریتان بجوڵێنم. بافڵ تاڵەبانی ئەو پیاوەی بە زمانە ڕق و قسە ڕقەکانی ناسراوە، شاسوار عەبدولواحیدی نەیاری بە هیچ دەزانی. لە بانگەشێڵ بژاردندا بەو پەڕی گاڵتەجاڕیەوە لە جیاتی شاسوار ناوی لێ نابوو شامسار. دەیگوت ئەوە تۆ چی دەکەی کوڕم؟ وەکو مناڵێک سەیریەک. لای ئەو شاسوار پیاوێکی ترسنۆک بوو، تەنها بۆ قۆڵبڕینی خەڵک فێری سیاست بوو. لەو بەرەوەش شاسوار عەبدولواحید کە هێشتا تەسلیم نەبوو بوو، سینگی بەرز دەکردەوە و لەسەر شاشەی میدیاکانەوە سوێندی دەخوات. دەیگوت بافڵ تاڵەبانی بکەیتە مەلیکیش هەر دەبێتەوە بە چایچی. هێندە لووت بەرز بوو، وای دەزانی کلیلەکانی حکومڕانی لە گیرفانی ئەودا. دەیگوت کە ئێمە هاتین تەنها پۆستی قایمقامیان پێدەدەین. با ئەمەشیان بیرخەینەوە کاتیشی نای خوایە ئەو باوڵ تاڵبانی یەکێتیە بکە بە مەلیک ئەبێتەوە چایچی. کوڕم تۆ چیەکەی؟ کاک شامسار و ئەم شتانە ئەمانە هەرکێن. کاکە ئەمە سەردەمی تەکنەلۆژیایە. هەر قسەیەکتان کرده بێ پێتان وایە ون بووە، هەمووی لە لای خەڵک هەیە. دنیایەکی سەیرە. دوای ئەو هەموو جنێ و سوکایەتیە لە 12 2025 ئەو چرکە ساتە هات کە هەموو شتێک تێیدا گۆڕا. شاسوار عەبدولواحید ئەو پیاوەی فشەی بەگرتن و زیندان دەهات بە فەرمانی ڕاستەوخۆی بافڵ تاڵەبانی لە ناو ماڵەکەی خۆیدا لە سلێمانی ڕاپێچی زیندان کرا. لەوێ لە پشت دیوارە ساردەکانەوە چی ڕوویدا کەس نازانێت، بەڵام ئەوەی دەیزانین ئەوەیە کە شاسوارێک چوو بۆ زیندان، شاسوارێکی تر گەڕایە. ڕێکەوتنێک گواژۆکرا کە مەرگی حیزبەکەی تێیدا ڕاگەیاندرا. دوێنێ و ئەمڕۆتان باش.